رانتان ئەلبەتە ئەم لووتکەی سێ قۆڵی کامڕۆ لە بەغدا بەڕێوە دەچێت گرنگی خۆی هەیە چ لەسەر ئاستی هەرێمی چ لەسەر ئاستی نێودەوڵەتی هەوڵێکە لەلایەن ئەو سێ وڵاتە کە بنەمایەک دابنن بۆ لە یەکتر نزیک بوونەوە ئەلبەتە ئەم لووتکەیە کاری بۆ کراوە پێشووتر لە سەردەمی حەیدەر عەبادیش هەوڵدان هەبووە بۆ نزیک بوونەوە لەو دوو وڵاتە بۆ ئەوەی کە عێراق ڕووی خۆی وەرجێڕێ بەرەو جیهانی عەرەبی و لە بیرمان نەچێت کە مستەفا کازمیش کاتی سەردانی ئەمریکای کرد باسی لەوە کرد کە هەوڵ دەدرێت بۆ دروستکردنی لووتکەیەک بە ناوی شامی نوێ و ئەم بابەتەش مەبەست بوو لە 27 مانگی سێی ئەم ساڵ لە مسر بەڕێوە بچێ بەڵام بە هۆکاری ئەوەی کە ڕووداوی قەتارێک لە شاری سوهاج کە قوربانی لێکەوتەوە ڕوویدا دواخرا پاشان مەبەست بوو کە لە ئوردن بەڕێوە بچێت بەڵام بە هۆکاری ئەوەی کە پشێوی هەبوو لە ئوردن خانەوادەی شا گرفتیان هەبوو کە دواخرا کە ئەمڕۆ ئێستا لە بەغدا بە پێشوازیکردن لەو دوو بەڕێزە لووتکەکە ئەمڕۆ دەست پێ دەکات و گرنگیەک بەڵێ. زۆر باشە دکتۆر سامان سەبارەت بە کۆبوونەوەکە و گرنگی زیاتر بۆ عێراق و دواتر بۆ هەرێمی کوردستان چ گرنگێکی دەبێت؟ هەرێمی کوردستان لەکوێ ئەم کۆبوونەوانەدا دەبێت؟ بەڵێ سەبارەت بە گرنگی بۆ عێراق وەکو باسم کرد عێراق بەشێکە لە مەنزومەی عەرەبی کۆمەڵگەی عەرەبی و عێراق ئەندامە لە کۆمکاری عەرەبی و یەکێکە لە دامەزرێنەرانی کۆمکاری عەرەبی و عێراق لە ماوەی ڕابردوو داخراو بوو بەرامبەر بە وڵاتانی عەرەبی و لە سەردەمی بەڕێز حەیدەر عەبادی هەوڵدرا بۆ کرانەوە لەگەڵ وڵاتانی کەندا و لەگەڵ میسر و ئێستاش بەڕێز کازمی هەمان بەرنامەی هەیە بۆ کرانەوە لەگەڵ کۆمەڵگەی عەرەبی و ئەمە وا هەستەکەم خواستێکی جەماوەری لە عێراقش بێت و خواستێکی سیاسیشی لە عێراقەوە لە پشتە بۆ ئەو کرانەوەیە لەبەرەوەی عێراق بەرامبەر کۆمەڵێک تەحەدا وەستاوەتەوە کە ئەمڕۆ دووچاری بووە چ لە ڕووی ئابووریەوە بێت چ لە ڕووی ئاسایشیەوە بێت بەڵام خۆشبەختانە کە ئەمڕۆ عێراق توانیوێتی پێشوازی لەو دوو بەڕێزە بکە ئەوە نمایشێکی ئەوەیە کە عێراق توانیوێتی تا ڕادەیەک سەقامگیری لە ڕووی ئاسایشیەوە دەستەبەر بکە و ئەو بەو شێوەیە ماوەی چەند ڕۆژێکە کاریان بۆ ئامادەکاری کردووە بۆ پێشوازیکردن و ئێستاش ئەو دوو بەڕێزە لێرە حوزوریان هەیە طبعاً کارکردن لەسەر ئەم بەرنامانە بۆ نزیکبوونەوەی ئەو وڵاتانە لە یەکتر ئەوەیە کە هەوڵ دەدرێت نزیکبوونەوە هەبێت لە بۆ دروستکردنی خاڵی هاوبەش بەرامبەر بە ئەو ئالنگاریانەی کە ڕوبەڕووی هەر سێ وڵات دەبێتەوە و دروستکردنی تەکەتولات لەسەر ئاستی پەیوەندی نێودەوڵەتیەکان هاوکارە بۆ ئەوەی کە تۆ تەکاملێک دروست بکەیت ئەو تەکاملە وای دێکاتەوە بۆ ئەوەی کە ببن بە تەواوکەری یەکتر بەڵێ. زۆر باشە بەڵام لەوانەیە لە ئێستادا بۆ ئێمە بزانین پرۆژەی شامی نوێ بەڵام ئەوەی کە گرنگە زیاتر بۆ هاوڵاتیان کە باز دەکرێت دەمە چەند تەوەرێک لە خۆی دەگرێت ئایا گرتەوەرەکە پیشەسازی بێ یاخود ئابووری بێ یاخود سیاسی بێ و هەرێمیش بەشێکە لە عێراق ئایا هەرێمیش پشکی بەردەکەوێت لەم پرۆژانەدا کە ڕادەگەێنرێت؟ ئەلبەتە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراقی فیدراڵ و هەر کارێک عێراقی فیدراڵ هەوڵی بۆ بدە بۆ ئەوەی کە وەکو چۆنڵێت تەکاملێکی اقتصادی دروست بێ بۆەوەی ژێرخانی ئابووری بەهێز بێت ڕنگدانەوەی ئەرێنیشی بۆ هەرێمی کوردستان دەبێت ئێمە وا هەستەکەین کارکردن لەم پرۆژەیە کە دەبینیت نزیکەی 130 ملیۆن هاوڵاتی مصر و ئوردن و عێراق ئەگەر پێکەوە خۆیان بکەینەوە لە ڕووی توانای مرۆییەوە ژمارەیەکی زۆرە لە بەرامبەردا داهاتی ناوخۆی ئەو سێ وڵاتە نزیکەی 400 ملیارد دۆلارە کە دەتوانرێت وەکو چۆنەڵێت ئەو داهاتە بە شێوەیەک ڕێک بخرێتەوە کە بە سوودی ئەو سێ وڵاتە بێ و هەرێمی کوردستانش ئەلبەتە سوودی لێ دەبینێت لە ئەم پرۆژانە طبعاً ئەگەر بێتە واری جێبەجێکردنەوە چۆن
چکە مەبەست لەوەی کە تۆ لووتکەیەک دەبەستی و لەسەر چەند خاڵێک ڕێک دەکەویت کۆمەڵێک شتی لە ئایندە پێویستە بۆەوەی کە جێبەجێ بکرێت ئەلبەتە ئێستا تەنها وەکو بیرۆکەیە کە بەڵام کارکردن لەسەری ئەوەیە کە تۆ لیژنەی فەنی دروست دەکەیت موسساتی تری پێویستە بۆ شارەزایانی پێویستە چ لە ڕووی ئابووریەوە بێت چ لە ڕووی پەروەردەییەوە بێت چ لە ڕووی ئەمنیەوە بێت چ لە ڕووی پیشەسازیەوە بێت و ئەو وڵاتانەش ئێمە دەزانین چ مسر بێت یا ئوردن شارەزاییان هەیە لە بەرامبەربوونەوەی تێرۆر بۆ نمونە لە هەوڵدان بۆ دروستکردنی سەقامگیری تا ڕادێک سەرکەوتوو بوونە لە بوارەکانی خۆیانە بۆ نمونە ئوردن لە بواری دروستکردنی شاری پیشەسازی کاری کردووە ئێمە لە بیرمان نەچێت لە عێراقا لە پاش ڕوخانی ڕژێمی پێشوو بەهۆی داڕمانی ژێرخان و نەبوونی کارەبا و ئەم شتانە نزیکەی 50,000 کارخانە لە عێراقا لە کار کەوتووە و ئەمە چی لەگەڵ خۆیان دەهێنێت ئەوەی کە بێکاری دروست دەبێت ئەوەی کە ئەمڕۆ عێراق دووچاری بووە کە زیاتر لە 10 ملیۆن بێکاری هەیە بێجگەلەوە خەڵکانێکی هەیە نزیکەی 4 ملیۆن بێلانن لە دەرەوەی سنووری جوگرافیای خۆیانن ئاوارەی شارەکانی تر بوون بێجگەلەوە زیاتر لە 2 ملیۆن خەڵک هەتی و کەوتوون و ئەمانەش هەمووی بە نزیک بوونەوەی ئەو وڵاتانە لەگەڵ یەکتر تەکاملێک دروست بکەن لەسەر ئاستی نێودەوڵەتی اعتبارێکی تایبەتیان هەبێت ئەم هەوڵانەی کە ئێستا ئەدرێت ئەو هەوڵانە نییە کە لە ڕابردووە درابوو بۆ نزیک بوونەوە لە یەکتر ئێمە لە بیرمان نەچێت لە ساڵی 58 عێراق لەگەڵ ببورن سووریا لەگەڵ مەسرە وحدەیەکی دروست کرد بوو کە لە 62 هەڵوەشایەوە لە بۆ لەسەر ئەساسی ئایدۆلۆجی بووە بەڵام ئەم یەکبوونەوانەی ئێستا لەسەر ئەساسێکی ئابووریە و ئێمە پێمان وایە لەوانەیە وڵاتانی هەرێمی و نێودەوڵەتیش پێشوازی لەو جۆرە نزیک بوونەوانە بکەن. باشە دکتۆر سامان خۆش باست لەوە کرد بۆچی لە سەردەمی کابینەکەی حەیدەر عەبادیە ئەم پرۆژەیە ڕاگەیەنراو لە ئێستادا لە سەردەمی کابینەکەی مستەفا کازمیدا بە پایان دەگات بۆ هەرە و کاتە ئامادەکاری نەکرا و ئەم پرۆژەیە بچێتە بواری جێبەجێکردنەوە بربەستەکانی بەردەمە پرۆژەیە چی بوون کەوەندە گرنگە؟ بربەستەکانی بەردەم ئەم پرۆژەیە ئەوە بووە کە خواستی سیاسی لە عێراقا گۆڕانکاری بەسەرە هات بە تایبەتی لە سەردەمی بەڕێزی عادل عەبدولمەهدی کە ئەم جۆرە پرۆژانە تا ڕادەیەک ئیفلیج بوون. ئێستا لە سەردەمی بەڕێز مستەفا کازمیە هەوڵی نوێ دراوە بۆ کرانەوە بەرامبەر بە وڵاتانی عەرەبی طبعاً تەنها مسر و ئوردن بەڵکو نزیک بوونەوە لە عەرەبستانی سعودی ئەگەری هەیە کە ئەم پرۆژەیە ئەگەر سەر بگرێت وڵاتانی تری وەکو کوێت بێنە ناوی ئیمارات بێنە ناوی ئەمانە وڵاتێکن خاوەنی سەرمایەن دەتوانن سەرمایە گوزاریەکی باش لە چ لە عێراق بکەن چ لە ئوردن بکەن چ لە مەسر بکەن لە بیرمان نەچێت ئەگەر هەوڵ بدرێت بۆ نزیکردنەوەی سووریا لەم پرۆژەیە ئەگەر بۆ نمونە سەقامگیری لە سووریا بەرپا بێت سووریا خاوەندی وزەیەکی زۆرە سووریا خاوەندی تواناییەکی ئابووریە دەتوانێت بە شێوەیەکی زۆر ئەرێنی بەشدار ئەم پرۆژەیە بێت هەروەها لیبیا بۆ نمونە لیبیا بەرهەمهێنانی ئاسنی مەسەن 5 ملیۆن تەنە کریستالی هەیە بابەتی گاز و نەوتی هەیە و ئەگەر پرۆژەکانی مەسەن لە عێراقا ئەگەر بێت و ڕووناکی ببینن بۆ نمونە نەوتی بەسرا گرێ بدرێت بە عەقەبەوە لە عەقەبەوە بۆ سەحرای سینا ئەمە خۆی لە خۆیە بژانەوەیەک دروست دەکات لە بەرامبەرە ئەگەر بێت و بۆ نمونە عێراق لەگەڵ وڵاتی وەکو ئوردن چ لە سەردەمی ڕژێمی پێشوش لە ئێستاشدا بەرنامەیەکی بەو شێوەیە هەبێت کە نەوت بە هەرزان بفرۆشێ بەو وڵاتە لە بەرامبەرە ئاڵوگۆڕی تر دێتەکایەوە تەمان لەگەڵ مسریشە ئەم بابەتە ئەنجام دەدرێت و ئەم جۆرە ئاڵوگۆڕیانە هەمیشە بە سوودی جەماوەر دەبێت و سەقامگیریش لەگەڵ خۆی دەهێنێت. بەڵێ سپاس بۆ دکتۆر سامان سۆرانی شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان لە ناوینی ڕۆژ لەگەڵمان بووی سپاس بۆ بەشداری.